براوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان. فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەخۆران بە شێوەیەکی گشتی لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە چاوەڕێەوە بوون کە موچەی مانگی حەوت لەلایەن بەغداوە بنێردرێەوە لەم هەفتەیەشدا موچەکانیان وەربگرن. بەڵام دۆخەکە ڕێک پێچەوانە کەوتەوە کە موچەی مانگی حەوت ڕاگیرە و دەوترێت موچەی مانگی هەشت لە بری موچەی مانگی حەوت دەنێردرێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە. قسەکەش ئەوەیە کە حکوومەتی عێراقی دەڵێت من لە ماوەی 6 مانگدا بڕێک پارەی زیادە مناردووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان داوای گەڕانەوەی کرد، بەڵام ئێساڵێ نەخێر مەیگەڕنەوە فەرمونون ئێوە موچەی مانگی حەوتی پێدابین بکەن. هەڵبەتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەکوێیە هەوڵیان دابێت دۆخی هەرێمی کوردستان بە ئاڕاستەیەکە بەرن پێچەوانەکەی لە زەرەری خەڵکی هەرێمی کوردستان شکاونەتەوە. ئێمە بە بیرمان دێ کە ئابووری سەربەخۆیان ڕاگەیان ئیدیعایەوەیان نەکرد کە ئیتر لەمە دووە هەرێمی کوردستان دەچێتە سەر نەخشەی ئابووری جیهانی، تاکی هەرێمی کوردستان دەبێتە خاوەنی داهات لە سامانی سروشتی هەرێمی کوردستان خۆشببختی بۆ تەواوی تاکی هەرێمی کوردستان ئەهێنەوە، بەڵام ڕێک پێچەوانەکەی کەوتەوە. من بەداتا ئەمەتان پێڵم کە بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چ دۆخێکیان لە ساڵی 2014 بەدواوە بۆ هەرێمی کوردستان بۆ موچەخۆران بە دیاریکراوی هێنایەکایەوە. لە 2015 4 موچە هەر نەدرا، 8 موچەیان پێدرا بەو دۆخەوە. لە 2016 12 موچە بە پاشەکەوتەوە درا، هەندێک کات ڕوبع موچە هەندێک کات نیوە موچە بوو. لە 2017 11 موچە بە پاشەکەوت موچەیەکیشان نەدا. لە 2018 11 موچە بە پاشەکەوت درا. هەڵبەتە ببورن من ئەوەندە دۆخەکەیان ئەوەندە موچە نەدرا و پاشەکەوت کرا و لێبڕا لەبەر ناکرێ ڕقەمەکان ناچارەمەوێ بیان خوێنمەوە. لە 2019 موچەوە خۆی درا باش بووە. لە 2020 ڕێک دۆخەکان پێچەوانە کردەوە 7 موچیان هەر نەدا، 4 موچەشیان بە لێبڕینەوەداوە حکوومەتە چاکسازیەکە دروست بوو. لە 2021 6 موچە بە لێبڕینەوە درا، 6 موچیان بە ئاساییدا. لە 2022 12 موچە وەک خۆی درا. لە 23 سێ موچە موچی مانگی 9 و 10 ببورن 10 و 11 و 12یان هەر نەدا و تا ئێستاش دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەر قسەشی لەسەر ناکەن. ئەوە تا دۆخی هەرێمی کوردستانیان بەم شێوەیەکیان فەرمانبەران بە شێوەیەکی گشتی دڵخۆش بوون لەوەی کە بڕیاری مەحکەمەی ئیتیحادیە لەمە و دوای ئیتر موچە ناچێتە ململانە سیاسیەکانەوە و بڕیاردرا کە ئیتر تەوتین بکرێت و موچە لە بەغداوە هەموو مانگێک بە ئاسایی بێت. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لەمەشە گرفتی دروست کردەوە بۆ موچەخۆران خێرا بە ناوی هەژماری منەوە گرفتیان دروست کرد و تا ئێستا ملیان نەداوە کە موچە لە بەغداوە بدرێ تەوتین بکرێ. ئەوەتە دۆخی موچە لە مانگی 7 و 8 بینن چه دۆخێکی دروست کردەوە. من هیچی تر کات بە پێشەکەمەوە ناکوشم لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر کاروان حەمەدساڵح پسپۆڕی کارگەڕی و ئابووری. کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ جەنابێ خێربن. دکتۆر ینی لە پێشکە باسی ئەوەشم کرد کە دەسەڵاتداران هێرمی کوردستان باسی ئیدیعای ئابووری سەربەخۆ ئەویانە کرد ئیتر خۆشببختیەک لە وڵاتەیە دروستەکەن ئیترە بێ وڵاتانی تر چاو لەمان بکەن. بۆچی ئێستا لە 2024 لەم دۆخەیان چاوەڕی دەستی بەغدای موچە بنێرێت، بەڵام ئەوەتە موچی مانگی حەوتەوە 6 ڕۆژار موچار نات؟ بەڵێ سەرتا بەناوی خۆی گەورە و میهرەبان. وەڵای ئێمە زۆر قسەمان لە ماوەی ڕابردووشە هەر لە سەرەتای فرۆشتنی نەوت بە شێوەیەکی سەربەخۆ لە هەرێمی کوردستانەوە لە 2014 ئێمە هۆشاریمان ناوە کە ئەمە ئابووری سەربەخۆ نییە. ئابووری سەربەخۆ بەمانای ئەوەی کە تۆ ئیرادەیەک و ئیدارەیەکی سەربەخۆ بڕیاری سیاسی و اقتصادی هەبێت لە وڵاتەکەیە، بەڵام کە تۆ نتوانی یعنی تەماتی خۆت بەرهەم بێنی، نەتوانانی شوتی خۆت بەرهەم بێنی، نەتوانی بەرهەمی ناو خۆیت زیاد بکەی، نەتوانی پاڵاوگەیەک لە هەرێمی کوردستانە زیاد بکەی بەبێ پرسوڕایی وڵاتانی دراوسێ کەواتە تۆ بڕیاری سیاسی و اقتصادی بەدەست خۆت نییە.
ئەوەی کە ڕوویە لە ماوەی ڕابردووە لە 2014ەوە کە نەوێت نەئابووری سەربەخۆ یعنی ئەمانە زۆر زیرەکە لە داتاشینی ناوە نەوت بە سەربەخۆ فرۆشرا بۆ ئەوەی کە پارەیەکی سەربەخۆیان دەستکەوێت نەگەڕێنەوە بە بەغا ئەمە ئەکرێ ناویبنەی دارایی سەربەخۆ خۆی خاوەنی پارەی خۆی بێ بەس ئەمە پێی ناوەتە اقتصادی سەربەخۆ اقتصاد شتێکە و دارایی شتێکە ئێستا جاری وا هەیە من دەفتەرە دۆلارێن بە تۆ بەس ناتوانێت اقتصادێکی سەربەخۆی بۆ خۆت پێ دروستکەی بەیان لەوانەیە کەسێکیش بێ بۆ من کەسێک نتوانێت جەنابەت لەوانەیە لە 120 ئەوەت پێ بدرێ بەڵام ئەتوانی ئیسtisمارێکی وا بکەی بەو بڕەکەمەش اقتصادێکی سەربەخۆ بۆ خۆت دروستکەی بەم پارە زۆری نەوتە نەیان توانی سەرچاوی دارایی تر بۆ هەرێم زیاد بکەن هەر نەوت یعنی کارگەی زۆر گەورە کە بتوان سەرچاوی داهات بێ بۆ هەرێمی کوردستان بتوانن پشتبەستن بە نەوت بە ڕێژەیەکی باشکەم بکەنەوە بێن گرنگی بە کەرتی کەشت و گوزار و کەرتی کشت و کاڵ و کەرتی پیشەزازی ئەوە بن تۆ دیقەت بە لە ماوەی ڕابردووە بینیمان کۆنگرەی بەڵێندەرانی هەرێمی کوردستان بە سەدەها بەڵێندەر ئیفلاسی کردووە ئەم بەڵێندەرانی ئیفلاسەکەن کێ زارەکە کارمەندەکانی ژێردەستیان متمانەکەمە بێتەوە لە ناو بازاڕە تۆ بەدەستی خۆت وڵاتت وێران کردو هەر نەوت و نەوت سیستەمی نەوتی ژوایە لە هەڵ وڵاتەکە نەوت باش بەگەر نەخرێ ینی لە قانونە ئەڵێ کەسە کە نەوتی هەبوو تاوانبارە هەتا ئەیسەلمێنێ نەوتەکەی بە شەفافی سەرف کردو ئەمە لە ئاستی نەودەوڵەتیە ئەمان شەفافیش نەبوون نەوتەکە بەڕاستی بۆ هەموو کەس بۆ بەس بۆ میلەتی هەرێمی کوردستان نەبوو بۆ هەموو کەس بوو بۆ سەرچاوی داهاتی تری پێ دروست نەکراوە و لەگەڵیشا ئەبینی کارەساتە ینی حیزبەکان دەوڵەمەندترە بن حیزبی دەسەڵات و بەردەوام خەڵکیان دامەزرانەوە کە ئێستا ئەمە گرفتە گەورەکەی لەگەڵ عێراقا و بەردەوامیش کەناڵی تازە و مەساریفی تازە و ئەوە یعنی لە پای چی لەبەرەوەی خەمی میلەتەکە ناخۆن بە چ پارەی بە پارەی نەوت یعنی ڕۆژانە نزیکی 320,000 بەرمیل نەوت چی لێت ئەم هەموو نەوتە ئەپاڵێوی ئەچێ بۆ کوێ ئەچێتە ناو پاڵاوگەکان تۆ نەوتی خامی پێ دروستەکەی ئەڵێ وەڵا بۆ ناوخۆ باشە بە بەلاژەیە بە پاڵاوگەکان بە بەلاژ نایتێ ئەی کوا و پارەیە پارەی داهاتی سنوورەکان خۆی ڕێنمایەکانی وەزارەتی دارایی عێراق وەزائیدن بڕیارەکەی دادگای فێدراڵی جەخت لەسەر سێ خاڵەکاتەوە 100 جار ئێمە ئەممان وتەوە پێیان ئەم سێ خاڵە عێراق تەنەزولی لێ ناکە یەکەم تەسلیمکردنی 420,000 بەرمیل نەوت تەسلیمکردنی داهاتی ناوخۆ کە خەڵکیان وا تێگەیان دەسەڵات خۆی وان تێگەیان کە بەغدا داوای لە 150کە بەغدا داوای لە 100 ئەکا کە وردبینی کرد لە 150 بۆ گەڕێتەوە لە 100 داواکە 420,000 بەرمیل نەوت ڕێخستنەوەی دەواازە سونیریەکان و کۆنتترۆلکردنی بەختە لەمە تەنەزول ناکە ئێستا بەپی ئەوەی کە معلوماتمان هەیە محەممەد شیع سوودانی لە دەرەوەی ڕێنمایەکانی وەزارەتی دارایی و دادگای بڕیارەکەی دادگای فیدراڵیشان پارەیانێرە چونکە بەغدا ئەوە هەرێمی کوردستان ئەوە چەند مانگە داهاتی ناوخۆی تەسلیم نەکردووە بەڵام موچێژێت کەواتە کێ لەمە تاوانبارە لەگەڵیشا داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان کە تەسلیمی بەغدای ناکە خەرجیشی ناکە بۆ موچە خەرجیشی ناکە بۆ هاوڵاتیان ئێستا فەرموو ئەمڕۆ پێشەوەی 550 ملیارەکە بێت 34 ملیارونی و بە گوژمەیە گات و دوایی ملیارونیەک بۆ بە 36 ملیار باشە ئەمە بۆ موچەی مانگی حوتە لەبەرەوەی 920 ملیارن بڕیوە ئەڵێ ئێوە لە مانگی 2 تا مانگی 6 ئێوە ڕقەمی ئێمە غڵەتان بە ئێمەیەوە 100 ملیار هەموو مانگی غڵەتان بە ئێمەیەوە ڕقەمی غڵتان بە ئێمەیەوە فەرمونون ئەو زیادانی کە وەرتان گرتووە هی موچەخۆری زیادە و وەهەمی بیخەنە سەر ئەو 36 ملیارە موچەی مانگی پێ حوتی پێتاوکرد یعنی ناژڵێ داهاتی ناوخۆ کە تەسلیمە نەکردووە بەوە تەواویکە واش خاتریان نەگرێ ئەڵێ براشەرەوە لەگەڵ براکە یعنی داهاتی ناوخۆ کەشی باز نەکردو ئەڵێ ئەوەش قەی ناکە بەڵام فرۆشتی نەوت بە تەنکەریشی حساب ئەوەشی حساب نەکرد داهاتی ناخۆ ناو داهاتی ناوخۆ تەسلیم نەکردوم لە دەروی ڕێنمایی بە بڕیاری سەرۆک وەزیران ئەمە کراوە تۆ بە تەمایت ئەو پارێزیایی وەرگرتووە بۆ کەناڵەکانی خۆ سەرفیکەی بۆ موچەخۆری زیادە بۆ حەملی ئینتیخابات بۆ کڕینی خەڵک بۆ یارمەتی حیزبی بچووک بۆ چی ئەیکەی 550کەشی ناردووە بۆ مانگی هەشت بە کۆی گشتی 586 ملیاری ناردووە
تۆ هەموو مانگێک لە مانگی دو تەماشەر پارەی زیات هاتوو بۆ هاتوو یعنی ئەمە زانی وەک چی لێ هاتووە زۆردا لەگەڵ ڕێزمە کەسێک کە پارەی دزی دەسەکەوێت کە دزیەکە لە بازارە ئەگەر زوو فریایی نەکەوی لێ وەرگریتەوە لە ماوەی دوو ڕۆژە چەند پارەکە زۆر بە خرجێکە چکە پارەی خۆی نە پشتی بەوە نێشاو ئەمانە بەڕاستی 6 مانگە ئەو هەموو پارێ زیاد وەرەگرت ئێستا لێ کواڵی دیار نییە یعنی ئەبێ زوو فریایی کەوێت چکە ئەخورێ طبعا یعنی ئێستا خواردویانە پارەی داهاتی ناخۆکەش بۆ خۆت ئەم چەند مانگە تستی من نەکردو وەرە موچەی مانگی حەوت بە یعنی کارەساتە موچە خۆت لە هەرێمی کوردستانە ئەم قەلەقیە زۆری بۆ دروستەکرێ یعنی ئێستا ئەچیتە بازار ئەچیتە هەر شوێنە لە خێزانە موچە و موچە کە بەڕاستی تۆ سەرەتاییترین ماف تۆ موچەیە ئێ موچەکە نادی بەتەمای چیت بەتەمای خەڵک بڕوا بە چ وعدەکرد بکە بڕوا بەوەکە چۆن ئاوادانی دروستکەی بڕوا بەوەگە چۆن کێشەکان چارەسەرەکەی یعنی تۆ کێشەی ئەم داوایە ببوورە ینی ئەم داوای حکوومەتی عێراقی کە دەڵێ فەرموو موچەی مانگی حوتی پێدابین کە بەڕاست حکوومەت یاریمی کوردستان ئەتوانێت موچێ دابین کە ئەگەر حکوومەتی عێراق لەسەر ئەمە سوور بێ ینی موچەی فەرمانبەران ئەگەر ئەم داوایە بچێتە سەر ئەم داوای حکوومەتی عێراق نافەوتێ واللهی بەداخەوە عاڵم بەس لە سەدانەوە نیازیان هەیە بفەوتێ ئەزانی چییە من لە ماوەی ڕابردووە تەسەوڕەکەی ئەم دەسەڵاتە زانی چەنە قازانجی کردووە نەوتی بە دۆلار فرۆشتووە من ئەمە بۆچی بەنەوە باسەکەم نەوتی بە دۆلار فرۆشت تەبعاً ئەمە یەکێکە لە کێشە بنەڕەتەکان کە هەرێم زۆری پێ ناخۆش بە خەڵکی ناڵێ نەوتی فرۆشتە بە هەرێمی کوردستان جاران گەڵا 100 بۆ 32,000 بۆ 150,000 گەڵا بۆ بە 150,000 بەبێ ئەوەی یەک بەرمین نەوت ئەگەر زیاش نەفرۆشێ تەنها بە فەرقی دۆلارەکە لە 110 داهاتەکەی زیای کردو چکە موچە قۆرەکە بە دنە پارە وەرەگرێ ئەمی ژنەوتەکەی کە بە دۆلارە فرۆشێ لە 110 چوەتە سەر قیمەتەکەی بەهۆی دۆلار و دینارەکەەوە یعنی ئەم پارە چی لێ هات بۆ یە کەسی باس ناکەن بەعزێکی کە ئەوێ نەوتەکە خۆی بیفرۆشێ بە دۆلار بێتەوە گیرفانی خۆی دوایی گۆڕانکاری پێ بکاوە لەوە خێرکە ئەمە یەکێکە لە شتە نهێنیەکان کە حکوومەت ئەوێ خۆی ئەم تەداولە خۆی قازانجیلەکە کە بڕەکەی زۆر زۆرە ئەو تەماحی لەمە بێت چۆن تەماحی لەوە نییە کە تو هەموو مانگێک یعنی مانگی حوت بە نزیکەی چەند ملیار دۆلار بێ ئەزانی بەشی چەند ئینتیخاباتیانەکە یعنی لە ساڵێکە چونکە ئەمە یەکەم جاریان نییەتان تا بترسن یعنی جەنابەت خوێنتەوە بزانە 2016 2017 2000 کۆی کەرەوە بە کۆی گشتی بزانە چەند تریلیۆن دیناریان لە حوڵاتیان دزیوە زۆر ئەژمان ناکرێت کاکە ئەمە خۆدانانیشی هەرێمی پێ ئاوادان کاتەوە حزبی خۆی سەرفەکە بۆیە من حل لە حملەوە دەستی پێ کردووە یعنی کە ئەزانم ئەم پارێ بەداخەوە من ئەگەر بەغدا و هاوڵاتیان و فشارێکی سیاسی فشارێکی مەدەنی و فشارێکی قانونی لەوێ نەکرێت بەڕاستی ئەو پارە ئەخورێت چونکە یەکەم جاریان نییە و ترسیشان شکاوە و پێویستیشان پێێتی چکەمانە تێر نابن ئەگەر نا تۆ لە نزیکی ئینتیخاباتە کارەساتە تۆ ینی کردبێتە بە سونەت من لە پێشوا وتومە بەڕاستی ئەم پارە خواردنەی مانگانە ئەگەر بەری پێ نەگیرێت حکوومەت زۆر خەتەرە پێیتەرەکرێت پێی تەرێک ناکەن بڕوا بکە پارە بە مەزبوطیش بێت ئەم هەر کێشەیەکە دۆزێتەوە گرفتەکە لەوەیە لیژنەی وردبینی لە حکوومەتی ناوەندەوە هاتۆتە ئێرە باشە یەک میدیا فۆکسی لەسەر نەبوو پێیان عیب بوو بەس بەردەوام هاتوچۆیان کرد تەدقیقی ناوەکانیان کردو سێران کرد ناوێکی زۆر زۆر زیایە یعنی ئێستا من بۆ مێژوو ئەیڵم بۆی خەڵکی ژوشار بێت ئێستا خەڵکێک لافی ناڕەزایەتی لێیە بەس تەسەوڕەکەی نابێت لەسەر بندیوار قسە بکە حزبی ناڕەزایی و ئێمە بۆ میلێت وا ئەەکەین و دژی یەکێتی و پارتی قسە لەسەر بندیوار ناکە چونکە ئەترسێت دڵی بندیوار عاجزکە و دەنگی ئەوان مسۆگەرکە تۆ کارەساتە تۆ پشتیوانی بندیوار بکەیت لای کەمی بێدەنگبی لە بەرامبەریە بێدەنگبی کەوتە تۆ پشتیوانیەکەی من دەمێکە وتومە هەرێمی کوردستان باجی بندیوارەیە موچەخۆری فعلی لە هەرێمی کوردستان خانیشتانی زۆڵم لێکرا و کە بەڕاستی تۆ موچەکەی بەرامبەر خانیشتانی بەغدانیە یەکسانە نەکردوتەوە ناشیەیتێ ئەیان تۆ بە زینوی خێتت قەبر
ئەمە بەڕاستی ئەبێ هەموو حیزبەکان بە یەک فشار قسەی لەسەرکەن ناکرێ موچەخۆری فعلی خانەنشینان پێشمەرگە حەقیقیەکان ئەمانە باجی بندیوار بن. ئەی دکتۆر لە لای ترەوە ینی ئێمە لەم چەند ڕۆژەیە و تێبێژی حکومەت لە هەڵەبجەوتی ئێمە هەموو شتێکمان بە شەفافی تەسلیمی حکوومەتی عراقی کردو ئەمە پەڵپە پێمانەگرێ هەر بەڕاست وەزارەتی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاست حکوومەتی عراقی ئەمە پەڵپە پێگرێ یاخود نەخێر حکوومەتی عراقی بە پێی یاسە و دەسووری مالی ماڵەوە لەگەڵ هەرێمەکان. وەڵڵاهی ئێستاوە من بە شەفافی وتم حکوومەتی عراقی داواکارێکێ ئەڵێ تۆ پارەی زیاد وەرگتووە ڕقەمی غەڵەتت بە من ناوە باشە ئێستا قرارە بەیانی بووە قرار بۆ ئەمڕۆ بوویا بەیانی لیژنەیەک لە هەرێمی کوردستانەوە بچێتەوە بۆ وەقتا بۆ قسە و باسکردن ئەمە هەمووی کات کوشتنە ئەگینا خۆیان نەزان ئەو ڕقەمە زیادێ تۆ ڕقەمی زیاد داوە ڕقەمی زیاد داوە ئەڵێ لەو پارە زیادە موچەی مانگی حەوت بە ناژ لە داهاتی ناخۆشی تەسلیم نەکردووە ئەوەشم بۆ بگێڕەوە ئێکاکە کارەساتە تۆ بتێ بەغدا پیاوەتی لەگەڵاکە بەڵام تۆ بێ لێرە سیاسەتی لەگەڵا بکەی ناکرێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێنە قەڵغانێ بەرامبەر بەغدا قەڵغانی مرۆیی گوناحەیانی ئێمە لە جەنگانین بێ هاوڵاتی کەی بە قەڵغانی مرۆیی بەرامبەر بەغدا لە کاتێکە ئەبوایە تو هەموو شتێکت لە پێناوی هاوڵاتیان نەبووە بتەوێت بەغدا پیاوەتی لەگەڵاکە ئەمە ڕوونمان کردەوە سەرۆک وەزیران بەدەر لێ ڕێنمایەکانی وەزارەتی دارایی کە تەیب سامی خۆت من مەسئولیاتی ئەو هەڵناگرم و چەبنێرم سودانی مەسئولیاتی وە هەڵگرتووە بۆ لەبەرەی دۆخەکە نێشێوێ سودانی من لە چەند شوێنێک گوتومە یعنی هاتۆتە سەر حکوم پێی وایە تەبعاً وڵاتانی دراوسێش هاوکاری ئەوێ بە شێوازێکی دیبلۆماسی بەهێزی نەرم مامەڵە لەگەڵ کێشەکانی عێراق بکە ئەگەر دیقەت بێ مامەڵەی لەگەڵ مالیکی و لەگەڵ عەبادی و لەگەڵ ئەوانە زۆری فەرقە مامەڵەی نەرمی کەمێک لە عادل عەبدولمەهدیە چێ بەس عادل عەبدولمەهدی تۆزە فەقی بوو ئەم لێزانانە مامەڵەکە ئیدارەی کێشەکانەکە ناکرێ ئەو بە شێوازێکی دیبلۆماسی لە دەرەوەی ڕێنمایی وەزارەت لە دەرەوەی بڕیای دادگای فیدرالی موچە ئەنێرێ تۆ بڵێ وڵای نەخێرە بێ هەر ئەوە بنێرێ کە خۆم ئەمەوێ ئەو سێمەرجەشی کە بڕیاری دادگای فیدرالی دایناوە من حسابی بۆ ناکەم کە نایشی نێرێ ئەڵێ کاکەوە خەتای بەختایە تۆ پابەندی بڕیاری دادگای فیدرالی نابی تۆ پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی دارایی نابی پابەندی تەڵتین نابی یعنی تۆ بە تەمای چیت یعنی هەر بۆت بنێرێت تۆ بیخۆی وڵا باس تەڵتی نەکرد دکتۆر ینی باش ینی بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ناچێتە ژێرباری تەڵتینەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان چ زەرەرێکە لە تەڵتینە خۆی من دەمێکە وتومە دەسەڵات لە هەرێمی کوردستانە زۆر بە لێزانانە کاتە کوژە ئەوە نزیکی خەریکە ساڵ بەسەر تەڵتینە ئەڕات بەم جۆرە چاوەڕێی ڕووداوە ڕووداوێکە ڕوو بە شتێک بێ ینی بینیوێتی چەند جار عێراق گەیشتوەتە پێشەوە و دوایی گەڕاوەتەوە شەڕتیا دروست بووە و دوای مەمنونی هەرێمی کوردستان بوونەتەوە چاوەڕێی ڕووداوێکی لەو شێوەیە کە دۆخەکە بە جۆرە تێکچێ تەڵتینێکی و شتی ژیانی بۆیە بە فعلی ئەمە کات کوشتنە چونکە خۆی لەگەڵ تەڵتینانیە خۆی بڕوای بە تەڵتین نییە بۆ لەبەری بۆ بڕای پێ نییە چونکە ناوێ هێزی داراییەکەی بچێتە دەست بەغدا و بەغداش ئەزانێ بۆ داوای ئەوەی کردووە کە هێزی داراییەکەی نەچوو ئەوێ وەک ئێستا موچەخۆران سەربەرەو خواری دەسەڵات بن کاکە ئەو پارە هات ئەو پارە نەهاوت ئەنجا ساڵانە دووسێ موچەی لێ بخوا ئەنجا لە کاتی ئینتیخاباتە بەکاری بێنێ بۆ فشار یعنی تۆ دیقەت بە گرنگترین نقطە کە بیری لێکردووە یعنی ئەگەر تەڵتین لە بەغداوە ئەگەر موچە بێت بەبێ هیچ کێشەیەک باشە خەڵکی هەرێمی کوردستان ئەم دزی فیزیک قبوڵ ناکات زۆر بەلایەوە ئاسایی ئێمە نەگرێ بەس ئێستا گەرمان گرێ چەندیان فەسڵەکەن موچەی چەندێکیانە بڕن بۆیە ئەو هێزە داراییە ئەو چەکە هەرێم نایەوێت تەسلیمی بەغدایکە بە سەراحەت بەس ئەم قسە ناکات بووما تەڵی پێوە ئەکا گرفتی بۆ دروستەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەگینا بڕیارە و دەرچووە و ئەو وڵاتانیش نایانێ بە چکە دۆخی ئێستا ناوچەکە بە جۆرێک تێکچووە نایانێ عێراق ببێت بەشێک لە تێکچوونی ئەم دۆخ من لە ماوەی ڕابردووە بوتم عێراق کوڕە نازدارەکەی ئەمریکا و ئێران و تورکیا ئەو وڵاتانەیە پارەیەکی زۆر زۆری هەیە
ئەم پارە زۆرە بەشێکی یعنی بۆتە خوێنی یان با بڵێن بنزین یان با بڵێ هێزی دارایی و جۆپۆلیتیکی سیاسی بۆ ئەو شەڕێک کە ڕوئەیە نانەوێت عێراق چکە عێراق تێچێ قاسەکە تێگەچێت کە عێراق نانەوێت تێکچێت بۆ جۆرە ئەیانەوێت ئیدارەی کێشەکان کرد لە بینی هەرێمی کوردستان و عێراق یعنی بۆی ئەی بەستمەوە بەوە گرفتەکە گرفتی سیاسیشی هەیە لەولاوە فشارێک لەسەر ئەمریکایە بکشێتەوە بۆیە ئەمریکا کێ هەیە لە ئێسایە هەرێمی هەیە تۆزە پشتی پێبەسێ تۆزێک دڵنەوایی هەرێمەکە لەولاو ئێران کە فشارەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەترسێ بەغدا و ئەوانە بە تەواوەتی دۆخەکە تێکچێ نایەوێ و لای کەمی لە ڕووی سیاسەوە بە غەیر مباشر مەجالی سوودانی شیاوە بە شێوازێکی فلێکسەوە ینی مرونەتی هەبێ بۆ مامەڵەکردن بۆ ئەوی حکوومەتەکە تێک نەچکە حکوومەتەکە دوو خەتی گشتی لە کە بەرژەوەندەکانی ئێرانە پارێزراوە لە عێراقا و دەسەڵاتی بەردەوام لە عێراقا زیاکە کە جاران زەوی بەدەسەوە بۆ ئاسمانەکە بەدەست ئەمریکاوە بوو ئێستا خەریکە ئەگاتەوەی کە بەڕاستی هەموو شتە لەژێر کۆنتترۆلی ئێرانە بێ نایە ئەم دۆخە تێکچێ ئەوەی کە ئەبێ مشوری موچەخۆرانی هەرێمی کوردستان خوا خۆمانین کە نایخۆین یعنی لە عێراقا دڵنیا بە ئێمە خەریکی دیراسی بودجێ عێراقی باشە دیراسی بودجێ عێراقەکەین کە پارەیەکی زۆر زۆرە و کۆمەڵە ژمارە گۆڕاوە لە پشتبەستن بە داهاتی ناوخۆوە لە پشتبەستن بە داهاتی نەوت گرفتی تر دروستە بێ لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق بە جۆرێک ئەمە سەرەتای کێشەکانە بەغدا بەتەمای کۆمەڵە شتی تریشە بەلێکدانەوەمە بۆ بودجێ عێراق بەتەمای کۆمەڵە شتی تریشە لەگەڵ هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان خۆشی باشە مەزانێت دەچ بۆردێک و اقتصادیان یان بەڵێ اقتصادیان سیاسیان لە زۆر ڕۆ ینی مەسلەی کێشەی گومرگ و کێشەی داهاتی ناخۆ کە بەغدا بەپێی بودجێ عێراق بڕیاری یاوە بەپێی خشتەکەی نەک بودجە چکە بودجە قەراری دراوە خشتەکەیان گۆڕیوە بەپێی خشتەی بودجێ عێراق بۆ ئەم ساڵ داهاتی ناوخۆی زۆر زیاد کردووە لە ڕێی ڕسومات و باج و غەرامە ئۆشتانە پشتبەستنی بە داهاتی نەوتی کەم کردوتە بۆ لە 180 ئێمە لەوێت ینی ئەزانین کە ئەمەی بۆیە کردووە لە پێناوی ئەوەی کە ئەبێ باج و ڕسومات جیاکە باج و ڕسومات سۆن جیاکات ئەوە نەماوە ئیتر هەرێمی کوردستان شەریکاتەکان بە ئارەزی خۆیان شت هەنار دەکەن بۆ جنوب و ناوەڕاست ئەبێ باج بن ئەبێ زەڕی ببن چکە ئەمە دیسان گرفتێکی تر بۆ کەرتی تایبەت لە هەرێمی کوردستانە دروستەکە بەڵام داهاتێک دروستەکە بۆ ئەوێ لەگەڵی شیاکە داهات بۆ ناوچەی ناوەڕاست و باشوور دروستەکە کەرتی تایبەت لە باوەشور و ناوەڕاست ئەبوژێتەوە بۆ خۆیان دیسان ئێمە ئەو زەرەری تریشەکە ئەمانە بەڕێوەیە وەشتی تریش بەڕێوەیە بۆیە بەڵام ئەم کات کوشتنە بەڕاستی نە لە قازانجی هەرێمی کوردستانە نە لە قازانجی دۆقەکەی نە لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڵام انتخابات لە پێشەوەیە ینی بەداخەوە هیوادارم بە قسەی باقوبڕی خەڵک نەخڵەتێنرێت فەرم ئەوە بندیوارە ئەوە جەنابتان ئەسەوە قسەی لەسەرەکەن کە بینیمە حیزبی ترێ قسەی لەسەرەکە بەس ئەوانەی کە ڕازگۆن و داوای دەنگ لە خەڵکەکەن بە ناوی بەرەی ناڕازی و بە ناوی حیزبی ناڕازی و بە ناوی نازانم هەرچێکە فەرمونون ئەگەر ئازان با قسە لەسەر بندیوارکەن با بە جددی بێن لەسەر بندیوارەکان قسە بکەن هەر ئەمەشەکەوە بێن لەسەر ئەو کۆمپانیانە قسەکەن کە خوێنی خەڵکە بژن هەر ئەوەش نییە کە هەرجوود دەسەڵات نانوێ ئەم لیستی موچەیە بەم شێوەیە ناخێر نانە هەردێکێتی پارتی نییە یەکێتی پارتیونی حیزبی تریشەیە بندیواری هەیە نامە بەدەرەوە نییە کە لیستی موچە نانەوێ پاک بکرێتەوە ئەم حیزبی دەسەڵات هەر لە بەرەو ئینتیخابە نییە ئەنوێ لە دوای ئینتیخاباتەوە باشتر بوێ قسەکە زین لەسەر چییە بندیوارەکان ئەوەندە زۆرن ئەوان زۆر ئیشان پێ بۆ دەنگە من ئەڵام حیزبی معارەزە چاوی لە دەنگی بندیوارە بۆیە قسەی لەسەر ناکە کاکە من قسەی لەگەڵاکەم نامی تایبەتم بۆ هاتووە کاکە ئاوا سیاسی گەورە هاوارخواکە بۆ بە حسابە من پشتیوانی خەڵکەکە بۆ پێی ناخۆشە باسی بندیوار بکرێت يعني بجدي نایەتە سەرخەر لەسەر مۆزوعی بندیوە يعني خەڵک يعني ئەزانی چییە چەندێک دەسەڵات میلەتە خڵەتێنێ و ملەتی خەڵاتان و بەداخەوە خەڵکێکی تریش بە ناوی چی لێنەی يعني قیەم و ئەخلاقیان بۆ معارەزەش نێشتووە
کابراوتی لەگەڵ ڕێز و حورمەتە بۆ ئێوە و بۆ هەندێک حیزبی ڕەسەنیتر دەستخۆش بەڵام تۆ کارەساتت لە حەد و لە هاوڵاتیان لەلایەکەوە ئەمانە کاکە من خەریکە گەمە و قەنەعەتی بڕوا بکەی کێتی پارتی ڕاستگۆتر خەریکە گەمە و قەنەعەت ڕاست پاک و تەمیز بچێ مانگی حەوتەخوا پاک و تەمیز ئەڵێ ئاواکەم پاک و تەمیز ئەڵێ پارە تەسلیم ناکەم بەس ئەمەڵێ من دۆستی تۆم و دەسەڵاتە بۆ گۆڕم ئێم ژیانە بۆ خۆشەکەم کەچی سێرەکەی لە ژێر لەگەڵ دەسەڵاتە تەواوکەری ئەوەیە بۆ بەتاڵکردنەوەی سەحری ناڕازی کاکە ئەم ئەسپە تەروادە کارەساتە یعنی تۆ دوژمنەکەت بناسی ئاسانە چێک بەرامبەرکە بەس کارەساتە یەکێک بە ناوی دۆستەوە بێت چاڵت بۆ هەڵکەنێ خەڵک بە گەمژەزانین خەڵک خڵەتاندن ئەم ئینتیخابات نا ئەو انتخابات ئەگەر چی من ئەوەی کە متابعەکەم بەڕاستی خەڵک ئێستا وشیارترە لە جاران ئێستا خەڵک خۆی هاوارەکە ئەڵێمە 2009 نییە ئەمە 2013 نییە ئەمە 2010 نییە 4-5 انتخابات خەڵک ئێستا وشیارترە بەڵام بای ئەوە خەڵکی تریژ ماوە سادە و فەقیر بە جۆرێک لە جۆرەکان بە قسەی باق و بریق و پۆپۆلیستی هەڵەخڵەتێن هەرێمی کوردستان وەختی قسەی پۆپۆلیستی نەماوە پێویستی بە عەمەلە تۆ چی یەکەی کاکە سەیری پەیڕەوی حیزبی یەکێتی و پارتی کە لە حەچی حیزبە جوانترە کێ بە پەیڕەوە ڕوا هیچ دکتۆر ئەگەر ئەم دۆخە بەم شێوەیە ئاوا درێژە بکێشە ینی ناگەڕینەوە بۆ سەرەتاکانی ئەوەی کە هەموو ساڵێک ئەم نەریتە دووبارە بێتەوە موچەی 3 مانگ بۆنە لە 2023 3 مانگ خورا ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ حکوومەتی عێراق پێت وایە هەر موچە بنێرێت وە گوتم ئێستا لە دەروی بڕێنمایەکانەوە ئەنێرێ بەڵام ئەمان شانسێکیان هەیە کە وڵاتانی دراوسەوە خودی سوودانی ناوێت دۆخەکەی لێ بشەوێ دەژوترێت ئەمە زۆر ئەمە فەرمی نیە دەوترێت سوودانی و توێتی تەنە ئەم مانگە من ئیمزا لەسەر ئەم دۆخەکەم ئەگەر چاک نەکرێ منی شیشتر ئیمزا بەڵێ لەسەر مەسوولیاتی خۆی تایب سامی وتێتی من ناچمە ژێر مەسوولیاتە ئەو توێتی من لە دەرەوەی ڕێنماییەکان ئەمە ئەکەمەکو مەسوولیاتی خۆمە گوتم سوودانی بەم جۆرە مرونەتە بە هێزێکی نەرم مامەڵاکە بەڵام ئەمە تاکەی ئەڕوا سنووری هەیە سنوورێکی هەیە و ئەم دۆخی کە لەسا ناوچەکە ڕوویاوە ئەم تەنگژەکە ڕوویاوە بەداخەوە هەرێمی کوردستان بەس ئیسفادە لە کێشەکە دەسەڵات بەڵێ دەسەڵات ئیسفادە لەم کێشانەکە ئەم دۆخە کە ڕوویاوە وای کردووە نایە نەوێشتەکە زۆر ئاڵۆستر بێ بەتابەت لە عێراقا ئەمە مەجالێکی یاوە گەر نا دەمێکە بەرنامەی ئەوە دانراوە کە بەڕاستی سیستەمی دارایی لە هەرێمی کوردستان کە سیستەم نییە بەس ئەو پاری نەوت و ئەوانە کە وتمە هەنگاو بە هەنگاو کراوە هەتاوەکو تەوتینە هیناسە و تەوتین پابەت نابێ یعنی ئەگەر دۆخەکەوانە بواە بەم جۆرە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە ناکرا بەس گرفت یعنی چارەسەر لە هەرێمی کوردستانە تاکە چارەسەر بۆ هەرێمی کوردستان بابەتی تەوتینە کە هەرێمی کوردستان بێتە ژێرباری یعنی کارەساتە ئەو پاری کە تۆ لە بندیوارە خەرجیەکەی بابە لە ئاوەدانیە خەرجیکە وڵاتی دەنگی خەڵکەکەی ترت بۆیە یعنی تۆ نابێ خەڵکێکی ترت برسی کردووە لە پێناوی بندیوارە دڵت بە دەنگی بندیوار خۆش کردووە یعنی تەسەوڕەکەی بندیوار ئەو نەزۆرە ئەگەر ئێستا هەرچی موچەی بندیوارە ببڕن ئاسایشی کۆمەڵاتی تێکەچێت ئەوەندە زۆرە لە ڕسمیەکە زۆرترە نزیکە بێتەوە بەڵام ژمارەکە زۆرە و تۆزە چاوپۆشیشی لێکراوە تۆ هەموو مانگە 30,000 فەرمانبەر کاکە چەندین ساڵە دامەزراندن وەستاوە بۆ مامۆستای زانکۆیە بۆ ئەم هەموو خەڵکەیە یعنی تەسەوڕەکەی خەڵکە ناسم مافناسە یاسا ناسە قانونە خوێندووە باشە ئەزانی ئێستا ئیشی چێکە لای دکتۆر بەردەستی دکتۆرە سەر سکرتێرە قانون تاڵی ئیشم نییە خەڵکە ناسی مهندیسی نەوت ئەندازیاری نەوتە باشە ئەڵێ دکتۆر چی بکەم کە هەنی کاکە سەیرەکەی هەموو کێڵگەکان دوو بازنەی بە دەورە بازنەیەکی حیزبی فلتەری حیزبی ئەگەر کۆمپانیەکانیش دامەد ئەوێ بچێ بە بازنەی حیزبیە لەم منتیقا بچێ بە فلتەری یەکێتیە لەو منتیقا بچێ بە فلتەری پارتیە بۆی بزانانی کێ دامەزرێت لەو کێڵگانە ئێستا تا ئەو ماوەی ڕابردوو ئەندازیاری نەوتووە حیمایە بۆ بە حیمایە لە ناچاریە ئێخۆ ناچێت لە سەجادە ینی
دەستپان کاتە ئەمە تەنها دوو نمونێ تۆ ئەو خەڵکەدا نامەزرێنی سوود لە توانای مرۆی وڵاتەکە وەرناگری کۆمەڵ خەڵکیش کردوتە بە بن دیوار ئیشێکی وای نییە 800,000 بۆ ملیۆن و شت وەرەك با بە خەڵکە ناسم هەفتەی 1 ڕۆژ دەوامەکە لەو مەتاقی سلێمانی ئەو بە هەر بیڵم باشە ملیۆنێک و 200,000 وەرەگێ زۆر بە شانازیەوە لە بن دیوارە دەوەرە ئەمە قەناعەتی پێ بکە توانای ئەم زەلامە بجوڵێنە لە کەرتی تایبێت یا لە شوێنەکە بڵێ هەشتی بەیانی هەڵسە تا 5 وارەیشکە ئەیکات ئەو لە هەفتەیەکە 4-5 سەعاتیشەکە ملیۆنێک و 200 بچە لە کەرتی تایبێت تا ئیشکە 600-700,000 بێت خێرە یانی تۆ توانای زەلامت کوشت توانای مرۆیی من ئاوا لە بن بخێنە یعنی سەرچاوی وزەمان ئاوا لێ کرد زەویەکانمان ئەوە تەخشان و پەخشان کرد سەرچاوی مرۆییمان کە لەسەر زەویەکایە ئەو دەسە جوانەیە ئەو عەقڵەیە ئەوە بە ناوی بندیوارە ئەمە نەک هەر زەرەر لە بن کابرا بندیوارەکە خۆی ئیش ناکە بەڵام دراوسێکێکی کە بیرەکاتەوە کاکە ئەمە چ نەعەدالەتیەکە من ئاوا ئیشەکەم موچە وەرناگرم ئەوەی تریشم هەفتەی ڕۆژەکە چێ ئەو نەوەرەگرێ ئەویش تاقەتی ئیشی نامێت ئەویش احساسێکی نابێ بۆ تۆزانی خەڵکێکی زۆر لە وڵاتە بۆ کۆچەکان بۆ جیاواز لە جاران تەنها خەڵکێک بوو کە نەدار بوو سە بە دەوڵەمەند و بە چینی وەسەد هەمووی کۆچەکە لەبەرەوە نەعەدالەتی بەڵێ یەک نمونەت بۆ بێنمەوە ڕاپرسێ کراوە لە یەکێک لە وڵاتەکانە ئەمە ڕاپرسێکی علمیە بۆی بزانین دڵخۆشی خەڵک زۆر ڕەبتی هەیە بەوەی کە ڕەبتی نییە تەنها بە پارەوە ڕەبتی هەیە بە عەدالەتی کۆمەڵاتیەوە ڕاپرسێکە کراوە لە نێوان دوو گروپا لە چەند وڵاتێک ئایا تۆ داهاتت بۆ نمونە بە نمونە باسێکم 20 وەرەقە بێت پێت خۆشە بەڵام بەرزترین داهات لە وڵاتە بۆ نمونە 50 وەرەقە بێت یان داهاتت 50 وەرەقە بێ داهاتەکەی زۆرە بێ بەڵام بەرزترین داهات بۆ نمونە 5 دەفتەر بێت یەکەم 20 وەرەقەکەی پێی خۆشە زۆرینیان ئەویان وتێت 20 وەرەقەکەمانەوێ بۆ لەبەرەوەی فەرقی من لەگەڵ بەرزترین داهات عەدالەتی تایە هەست بە مرتاحیەکەم بەس لەوەی دووهەما کە دوو ئەو نەونیوە قبوڵم نییە حەزم پێی نییە بۆ لەبەرەوەی 20 ئەو نەم فەرقە دا ئەو نەم فەرقە لەگەڵ بەرزترین داهاتە نەعەدالەتی زۆر تایە مرتاح نیم تایە ئێستا ڕێگە لە هەرێمی کوردستان ئەمە خەڵکێکی زۆر هەیە کاکە من خەڵکە ناسم پارە و هەموو شتێکی پێچاوەتەوە پارەیەکی زۆر باوەڕەکەی ئەوە پارەکەی زۆر بووە بانقەکان بۆیان نەناردووە ئێمە گومانمانێ ئەم کابرایە کە بە توانای خۆی لە شەریکاتی زۆر عیملاقی نێودەوڵەتی لەم وڵاتە ئیشی کردووە کەسێکی بەتوانە کەسێکی پرۆفیشناڵ هەموو شەریکاتی نێودەوڵەتی مەمنونەتی پارەکەی ئەو زۆر بووە نەتوانراوە حەواڵەکرێ بە یەک وەجبە بە چەندین وەجبە لە چەی چربەق حواڵێکە بتمە بۆ ڕۆی کاکەوتەتی من هەرچێکمە بێت چێژی لێ نابێن دراوسەکەم وانی ئەو وانە ئەو وانە چێژی لە نابینم دکتۆر قەولێکەیە ئەڵێ قسەکەم لەسەر چییە یعنی تۆ بەدەستی خۆت نەعەدالەتێکی ژیانت بەبێ حەقی بێ کابرا حەقێتی بەتوانای خۆی پارە پێیاکەش تا نامرتاحە بەس تۆ بندیوارە دوا لێ کردووە نەعەدالەتێکت دروست کردووە فەرمانبەرەکەش موچەی نایەتێ یعنی تەسەوەرەکەی موچێشی بێتێت نامرتاحە بەڵام لە ڕای خۆت دیکە کە موچەکەم بەرێ لە وڵاتە ئەمێن ژیانی خۆمەکەم ئەو بندیوارەکان هی خۆت و قەیناکە ئیشیش ناکەن پارەیانێتی دکتۆر دەوترێت دەست ئەمە پەندیشە دەست ماڵی شێواویەوێ ینی ئەگەر وا بڕوە بەم شێوەی ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان حکومڕانی ئەم وڵاتەکەن ئەم شێواویان ئەوێت ینی چی چاوەڕوانەکرێت لە مستەقبەلا ینی ئێستا بە من شتێکە بۆ باسکەم ینی ئەم دۆخی کێسای بینین لە دوای ڕاوەستانی نەوت لە ڕێگەی بۆڕیەوە ڕۆژانە ینی 350,000 بەرمیل دەوترێت ئەگە زیاتریش نەبێت لە ڕێگەی تەنکەرەوە بردرێ داهاتەکەشی کەس نازانێت چی لێکرێ داهاتی ئەوە ناوخۆ هەر کەس نازانێت چی لێ دێ ینی ئەم پارانەش ئەچێتەوە ناچێتەوە خەزێنەی گشتی دەوترێت ینی داهاتی شەریکاتە گەورەکانیان کە بازنیان بە دەوڵەت هیچ ئەمانەش دیار نییە ینی ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت ئەمەی بۆ بچێتە سەر تەنکەر بڕوا و داهاتی ناوخۆ کەس لێ نەپرسێتەوە چی لێت و چی لێ نایە ینی بە تەمای چی ئەم دەسەڵاتە بین هیچ گۆڕانکاریک لە مەساڵەحی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەکرێت وەڵڵاهی لە ڕاستیە ئەوەی کە گۆڕانکاری بە گۆڕانکاری وستی پێویستە پێشەوەی بڵێ من ئەوە کەم ئەوەکەم بە لەگەڵ خۆتە
یعنی لە بینی خۆت و خوایت نازەم ئەوان تا چەند خوا ناسن ویستێکە دەبێت کە بڕیار بی من ئەمانە بگۆڕم کە ویستت بوو اینجا ئەتوانی هەنگاو بنی یعنی ئەمە علمیە یەکەم هەنگاوی چاکسازی ویستە یعنی ئەمان سەریان دەجاریاوێتی لە بەردەی ئەلحەد بەس هەر خەبەریان نابێتەوە کابینەی نۆ کابینەی چاکسازیش بوو باسە کاکە من کابینەکانی پێشوش 18 سانیە بەرگەی 18 سانیە ڕخنیان نەگرتو 18 سانیە وتو مەتەحەدا ئەەکەم یەک هەنگاوی استراتیژیم پێ بڵێ لە هەرێمی کوردستان دەرابێ بەڵام سەیرەکەی بۆ بە حساب خۆی کردو بە مینبەر دەسەڵاتە خۆی کردو بە مینبەری هەنێ دەنگی ناڕازی بۆ ئەوەی تەخفیفی ئەو ناڕازایە بکە بەڵام کە یەکێک ئەگەر خۆی نەفرۆشت بێ ڕخنەی جددی بکرێ ڕخنەی علمی گرێ قوبوڵی نییە ئەمە چەندین کابینە و کابینە ئاوا هێناویان ڕاستە ئەم کابینەیە بەسەر کۆمەڵێک لەمپەری زۆر ڕۆشتووە بەڵام کەسی قیادی ئەوەی کە بتوانێت گرفتەکان چارەسەرکە باشە ئەوە لەگەڵ بەغدا ڕێیەکەوە یعنی ئەمان یەکەم ئیشان بەرژەوەندی خۆیانە من چی بکەم بەرژەوەندی بندیوارەکانم بەرژەوەندی حیزبەکەم بەرژەوەندی کۆمپانیەکانی حیزب لە بەرچاوگرم ئەم سیانەی لە بەرچاوایە کاتێرەگرانوسان لەگەڵ بەغداکە هاوڵاتیان ئێنەوە بۆ ئێرە هاوڵەتان بیرەکەوێتەوە ئەوش کاتێکە سەری موچێت لە کاتێکە ئەکرێ دانوستانێ بکرێ هەرسە لە براوە بن میلەت براوە بێ بەقا براوە بێ ئەمانیش براوە بن کاکە یەک تۆس میلەت بەخۆ لای خۆتانە ڕاکێشن خزمەتی بکەن میلەت خۆی پشتیوانتان دەبێت خۆی بەرگریتان لێیەکە تۆ ئەمەد نەکردووە هەموو خەمەکەت بندیوارە دڵنیابە بندیوارش دادینایە کە ئەگەر خراپ بقەومێ من ئەوە ئەڵام ئێستا ئەم ئاگری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە ئەمە شانسێکە بۆ ئەمان ئەم ئاگر تۆز تەخفیف بێتەوە ینی وەزعەکە هەیە من بێتەوە کە من تەمەناکەم ینی بەرەو باشی بڕوە وەزعەکەی بۆ ئەمان خراپترە بێ بەغدا تومترە بێتەوە هەرچەنە بەرنامەی هەوڵی بەو جۆرە بووە کە ستێبا ینی زۆر بە وردی ئیش لەسەر شتەکان کە هەنگاو بە کێ تەسەووریە کرد بڕیار دەرچێ و بۆری نەوتی هەرێمی کوردستان بێ کاکە جاران هەموو کێشەکە ئەوە بوو ئەم بۆری ئەم قفڵی لەسەر بوو خێرتانەکە عەداتێدانن با بزانین کە ئاوا ئەڕوات چەند ئەخوێنێتەوە نییە ئێستا هەرگرتیانەوە باشە وە لە داهاتووە ئەمە بۆ مێژوو ئەڵم لە داهاتووە تەصفیە حساباتی هەموو پارەی نەوتی لەگەڵ هەرێمی کوردستان هاکرد من کاتی خۆی نایدەن دکتۆر ئوستاز من کاتی خۆی هەر پێشەوەی بڕیای دەرگای پاریسیش دەرچێت پێشەوەی بڕیای دەرگای فیدرالی دەرچێت لە کەناڵی جەنابتان و لە چەند شوێنێکی تریش کاکە من قسەی گیرفانی خۆمان نییە وڵی فاڵ ناگرینەوە بەزبایی ئەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی علمیەوە چۆن پارچی وێنەکان بین لە یەک و ڕووداوەکان لە دەرەوە لە ناوخۆ شیتەڵەکەین بۆمان دەرەچێت چی ڕۆیە ئەو کاتە هاوارمان کرد باشە 2009 و ئەوانە سێشت ڕۆیە لە هەرێمی کوردستانە نەوتەکە ئەوەستێنرێت شەریکاتی نەوتیش لە هەرێمی کوردستانە ناچارەکردن بە پاشەکشە باشە هەردووکی ڕوویە نەوتەکە وەستێنرا شەریکاتی نەوتیش ئەوە بەرداوامی وتیان کاکە ئاخر شەریکاتی نەوت ئەوە ناڕوات و لەگەڵ بەغدا عەقدی تازە دیسانە وتمان سوودانی بەڕازی نابێ بە یەک بڕیاری عەقدەکانی نەوت هەتا وەکو یاساکانی بەغدای لێ نەکرێ بەپێی بە مشارەکە نەبێ بەڵکو بە دەرسەد بێ دانی بە ئۆگەوەی هەرێمی کوردستان کردویان بە شەریک بۆ جۆرە نەبێ خاڵی سێهەم کە وتومانە دڵنیان کێتە دی وەزعەکە ملائیم بێ بۆ بەغدا کە من ئێمە هیوادانی هەرێمی کوردستان خۆی وا بکە لای کەمی تۆزە پارە کۆکاتەوە هەمووی خەرج نەکە بۆ ئەو ڕۆژە ڕەشە تەصفیح حسابی 9 ساڵ بۆ 10 ساڵ هەناردەینەوت لەگەڵ هەرێمی کوردستان هاکە تەصفیح حسابی لەگەڵاکە ئەو پارە بۆ کوێ چووە بۆیە ئێستا ئەمانە لەم قەرزارین ئێوە پارە خۆ نەچۆتە ئەو پارە ئێستا لە بانکەکانی دەرەوەیە شەریکەکانی خۆیان لە ڕێی شەریکاتی خۆیانەوە پارەکان لە ناوخوا سپیەکەنەوە کە ئەمە تەفاسیلی زۆرە یانی قوربان یعنی تۆ سەری ئەم زوڵمە لە میلەتەکرێ شەریکاتی ناوخۆیی هەیە یعنی بۆ منە کۆمپانیایەکی وەکو قەیوان باشە معقولە بۆ هەرێم بۆ بەغدا بە $10 نەوتە پاڵەوێ معقولە بۆ هەرێمی کوردستانی بە 20 پاڵەوێ هەر هەمان پاڵاوگە هەمان نەوت بۆ ئەوی بەدە بۆ مۆی بە 20 پاڵەوێ دەکەی بۆ کۆمەڵە مەسعود و بۆ کۆمەڵە حیزب ئەمێنێتەوە تو گوناح نییە تۆ کەسابەت لەسەر ینی بۆ عەرەب
ئەمان خۆیان ناڵن عەرەب وایە و بەغدا وایە و شۆفێنی و نازانم دژی قەوارەی هەرێمی کوردستانە خێرە تۆ لەگەڵ برا چاو گەشە عەرەبەکانمانە بەنیوە قیمت بۆیە پاڵەویت ئەو ئەیفرۆشێتەوە بە هاوڵاتی بە 450 دینار بنزین بە دووقات بۆ منی ئەپاڵێوی بنزینی گران کردووە ئەڵێ بنزی خۆی گرانە دکتۆر ئەمە لەمە زیاتر یعنی من باشترین نمونەیە دەستخۆش کاتە میزنەوە بەڵام زۆر بە کورتی ینی ئەمە پێش هەڵبژاردنە دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەوە مامەڵە لەگەڵ هاوڵاتیان و موچە خۆرانی خۆیان ناکەن ئەبێ دوای هەڵبژاردن چی بکەن زۆر بە کورتی واللهی ئەم هەڵبژاردنە لەبەریان بڕوات هەرچەنە بەداخەوە هەندێک شت ڕوویە کە لە قازانجی دەسەڵات بوو ناسمە تەفاسیلەکەی لە گێمی یەکەمی ئەم یاری پێش هەڵبژاردنا و کۆکردنەوەی دەنگ و یان کۆمەڵێک لە شتەکانی ترکە ئێستا وەختی نییە دەسەڵات بردیەوە لەڕێی هەندێک خەڵکی خۆیە بردیەوە گۆڵێکی کردووە گۆڵی دوم ئەوەیە کە لە هەڵبژاردنەکانە دەنگی خۆیان بێنەوە چونکە هەم خۆیان بەشدارن هەم لەقەکانیشان بەشدارن ینی حیزبەکانی تریشان کە هەر سەر بەخۆیانە ئەمانە هەردوو لا بەشدارن من دڵنیام هاتوو هاوارەکرێ بەڵام لە خاڵی استراتیجیە لە ناو پەرلەمانە هەم دەسەڵات قازانجەکە تاکە چارەسەر ئەوەیە کە فشار بکرێ لە دادگای فیدرالی و لە بەغداوە ئێمە هەوڵ بدرێ کە ئەم دۆخە لەسەر هەرێمی کوردستان ئەم زوڵمە لەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستان هەڵبگیرێ ئێمە ئەڵێن هەرێمی کوردستان تووشی کۆمەڵە قەیران بوو بەڵام ئەبێ هەرێمی کوردستانیش بۆ مێژووی خۆی بۆ داهاتووی خۆی هەوڵێک بات کە دانوستانی کرد خەمی هاوڵاتانی بێ نەخەمی موچەخۆری بندیوار و بارەگە حیزبەکانی خۆی دەستخۆش بەڕێز دکتۆر کاروان حەمە ساڵە پسپۆری کارگەریابووری زۆر سپاس بینەرانی عزیز سپاس بۆ ئێوەش تاوەکو ئێستا بینەرمان بوون بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش